ساڵ خۆش کاکزگار ئەوە باب داچماتن بابێن بەخێر بێن سەلام بەخێر بێن باش بەخێر بێن بابا باش بۆ سەلامەتی دەور شەڕ تەماشاش مەچینە کوێنەگە خەلەرێک شتە چێوی باشە کاکا ئینشاڵڵا بابا ئەوەش مۆلیدەکەمانە ئەو لەو مۆلیدێ بابا وەخت خۆش ئیشم دەکرد ئیشی مارانیشم دەکرد هەندێک پارەم خڕ کردەوە داچی ماگای لێیە وەڵا ئەو مۆلیدەمان کڕی تۆ زگوار لەسەر قەردار بووینەوە بە سیوانیە پیرۆزە خۆش بسەلامەتی سنیە کوڕم خوا گەورەیە خوا گەورەیە. لای ساحب مۆلیدەمان پیاوەکی زۆر باشە لەسەرمان ڕاوەستیتە ئەوە حەلی لەکنە منە لەکنە من کو بابا ئەمن هەوکە چاوەڕێی وەلی دەکەم وەلی بێ ئەمن دەسمە ناو خزم و کەس و برادەرەکانم تێگەیشتی ئەوانەی کە نازانن هاتیمەوە ئەم هەندێک پارەی پەیدا دەکەم خەمت نەبێەوە من حەلی دەکەم زۆر چاکە بابا بڕویش خۆتکە کوڕ محەممەد ئەمەش ئەڕۆینەوە باشە دەیە خوا حافیز باشە ئەو خانیە ئی خۆتانە یان کرێچینە ئەنگۆ ناوەڵای کرێچینە بەسی کاک حەسەنێ باشە ئەنگۆ وەختی خۆی ی چێن دەرێ بوون ئەمەی دیانەی بووین بەس باوی محەممەدی پیاوەکی کوشت بوو لە ترسی دوژمنداری هاتی نێرە زۆر چاکە باشە ئەدی کوو بوو عسکەر ئەوە ئەوە مەسەلێکی دوور و درێژە باچین لە ماڵی وێت باسکە باش فەرم بەس ئەتو پێم بێ ئەتو کەی نێزانیت ئەو کابرایە مردیە ئەوەی ڕاستیوی پاشی 2 ساڵان پێیان گوتم ئەو مردیە بەس ناوی لەنە ناو ئەسیرەکاندا هەیە لەنە ناو مەفقودەکاندا هەیە دوایش پێیان گوتم وەرە عەریزەکی بنووسە لۆ تەقاعودەکەی خینیشم وەرگرت بەخوا ئیشەشی باشت کردێ زیرەک بووی باشە بەس پارەکە ئیستیفادەت لێ کرد باش بوو باش هەندێک ناوماڵم پێدانا و مۆلیدە چشم پێدانا بەس لەسەر مۆلیدەکەی قەردار مامەوە لەبەرەوەی حەسۆی کوڕم نیوەی پارەکەی برد و چوە خارج بەخوای ئەمنیش هەر لە بزرەکان حیسابم لەوانەیە ئێستا ژنم وا بزانێ ئەمنیش مردیمە و پارەی خینیشیان وەرگرتیمە و وا دەزانن ئەمنیش مردیمە باشە ئێستا ئەتوو چی ناوت چییە ئەمە ناوم سەدیقە خەڵکی ئەو هەولێرەشم مەهەندس بووم لە مەحافەزەی نووسەرێکی بەناوبانجیش بوو ئەو دەردەسەری و عەزابەی کە دیتم لە ناو سزن و لە ئەسیری هەمووشم نووسیتەوە و هەمووشم لەگەرە خۆم هینا بە پشتیوانی خودای ئەگەر شتی بخراپت بەسەر هاتیە یا ڕەبی خۆیان بە دیتنی ماڵ و منداڵت شەڵا خێری پێوا بیتە بە حەول و قووەتی خودای بە حەول و قووەتی خودای و هیمەتی پێغەمبەری ئینشاڵڵا باش دەبی باشە ئەمن ئەو هەموو کاغەز و شتانەی دیتم چ بە منداڵەکانم بڵێم ئیش چییە ئاسانە ئاسان بڵێ ئەوە هی برادرێکی تی لەگەرە خۆی هینایە و لۆیان دەباتەوە آخر ناود نووسرایە
لەسەر کاغەزەکان نووسرایە سەدیق بێشانس. خوانە چزان لەم سدیق وەڵاهی نازانم لە لۆت بگریم نەپێ خێر بیشەوە چنێ والله هیچ پێ ناچێت چنێ خەونەکە زۆر ناخۆش داوە چ بووە؟ وەڵی کچم بابت خەونی دیتە بابە نازانم چی بەسەر هات قوربانت باشم بابی من باش دەبی ئینشاءالله ئای بابا ئای بابا ئای بابا ئای بابا چنێ خێر بیشەڵە هیچ نییە یا ڕەبی تۆبە ئای بابا چ بوو چ لە چێ بووی لە بازارێ بووم چوون شیرینیم کڕی بۆ تەلەبەکان لە جامیعەی ئەو قەمیسەشم کڕیەوە بابم قەمیسەدەدانێ دەست خۆش کچەکە هەدیەوە چێ لە دەستت شیرینیم کڕی بۆ تەلەبەکان سبەیە دەبێ ببەمە جامیعەی دەبڕوبایانام سەلاجی ئەو ناوە خەڵکەوە کچم باش ئێستامش با بدە بەمە دەرێ هەوایچ پێ بکەوی هەستە باچین هەواکت پێ بکەویت و هەندێک سەمونش بکڕین لۆ خێرێ ئەو دەتانم بڕۆم وردە وردە دەیا ئەڵە دەی وردە وردە خۆر چاکە تێبینە دەی چنێ ئای بابا بدە من هەستە ئای چنە وردە فەرم دەهێنە بی هەواچت پێکەویتن الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن ما شاء الله لك يا اخوي فيك ودست نظري الحمد لله اخوي خوا کارت ڕاستکە کاک فەتح ئەمانەت خوای بی سلامت بي يا ربي كاك شيمان لوتي حاتي توا الحمد لله قشعت وبخسايت وزليخان طبعا داچی ئامینە و محەممەدیە لە سەرچاوی خۆمی دادا الله 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 لو بركتي اخوي با بڕۆین با بڕۆین شي ولا سنو بخير هەتا ئێراچین کاک فەتح ئێستا دێینەوە بخير سن فا عمرتان ديشكا أربعتان فا عمرتان ديشكا فا عمرتان كرتكا زليخان قيد بيردا چنوين لو هاتوا شيما فندي هتوش صافي دورقرتيا واشي قوشتي لناو مزميد الدان ابو او زهاتيوا با بڕۆین لە چای ئەو پیاوەی بیرکەینەوە لە چای پیسە بابەوە چ زۆڕەوە لە ڕێ ئەو خودایی ئەو زە مشکلە ئەوەیە کە تە بەرامبەری ماڵیشت ئەمگۆ دەبی لێرە بارکەن بار ئەلێرە بمینێنەوە ئەم بشتوشی بەڵا دەبوو من ئەگەر لەبەر ئەو مۆلی دەینەبی لە مێژ بڕۆیشت بوو کاکە ئەوە بەسیتە ئەمن حەلی دەکەم ئەمن کابرایەکی دەوڵەمەند و هەبوونم بەس منداڵەکانم ببینمەوە ئەمن هەموو قەردەکەتان دەدەمەوە دیسان ناوی ڕۆشتنتینا کە ناوی ڕۆشتنی دەینی یەکسەر زندەق مەچدەم ێ باشە دی من نابی ئەو ماڵ و منداڵە ببینمە بزانم ئەو پارەم چی بەسەر هات ملکم بەسەری هات خێزانم منداڵم چیان لێ هات دەباش ئەمنش دێ عجایب لە تو حي على الفلاح
ئێستا سەری ئەدی کوو محەممەد کڕم پێ سەمونی جوانی بگەی گەرم بی هیچ غەمە نەبی جوان داپۆشە سەمونەکان باشار نەبتەوە باشە سەرچاو سەرچاو خێری سەرچاو کورمە ئەو سەمونانە جوان داپۆشە باشە شتێنەکانیمان عاجز نەبێت باشار نەبتەوە دەی السلام عليكم السلام ورحمة الله وبركاته. 50 سەمونم دێ خێرمە باشە بە سەرچاو هەمە کڕم 50 سەمونی بۆ دانیەوە لە بۆ خێرەیەکی بە سەمونی جوانێکی باشە گەرم بیتی بەس حازر کە ئێستا دێمەوە باشە باشە بە سەرچاو چمە دەکشم پێ دێمەوە باش ئەتو کاک ئەحمەد نی والله بقبل ياكم من احمد ئەحمەدی خەستەخانەی تاران هی ئەسیرەکان كلوا قرنك باش اتو كو امد لبير ما بس امنتنا ناس بو اتو تشي كل ديزاين عند تسبو عمل عند لنا وصدان اسير برين داران بو كاكا وزبده هاتو وزبده بس امنتنا بينا ما اتو تشي أسئلة كانت تكليتي لو على تانية أجد تسينا ما نقدر تنشي أنفسها فريد شيء تزاني تناوشين
باشە تو کەنجی هاتیوە 10 ساڵە 15 ساڵە چەند ساڵە هاتیوە 2 ڕۆژە هاتیمەوە دوو ڕۆژ باشە ئەتوو لەگەر 11 کەسە هەولێرەکەی بووی کاک عەبدولکەریم بوو کاک عەبدولسەمەد بوو وەلی بوو نامیق بوو نازانم چییە بوو لەگەوانە بووی کاکە ئەو وەلیە وەلی ئەمن ئەو وەلیەم دەوێ بە قوربانت دەبم ئەمن وەلی لە چێن دەرێ ببینمەوە وەلی کم برادەریشتا دەنیشتن کم پێنە دۆزەشیان بەس ئەوە کابرایە ڕۆژێک دێتێرکوان و دەڕۆژ بزت دەبێت ئەمە ئیشاڵە سبێنێکەوە بۆ تاقیر دەکەم و دەبینەوە چی پێ بلەمە بیتمەوە ئەمن ماڵی لە چێن دەرەیە کاکە وەڵاهی مالیان پێ نازانم بەس ئەو کابرایە ڕۆژێک دێتێرکوانەوە دەڕۆژ بزرا بەس ئیشاءالله سبێنەوە تاقیبش دەکەم و هەر دەیبینەوە باشە گیتمەوە چی پێ برێم کاکە پێی برێ شێمە هات بوو ئەگەر بە شێمە دۆ برێ سەدیق هات بوو یان سەدیق یان شێمە مامۆژنەوە هاتیەوە دەفەرم وەردانشی وەرە بەخێر بێەوە خۆشبی یاخۆ کوڕەکەم خۆشبی یاخۆ بەخێر بێ مامۆژە خۆشبی یاخۆ کوڕەکەم چ دەکەی دەرێ دەخینیەوە ئەرێ وەڵی مامۆژنەوە خەریکی ئەو کتابخینەوەی ما کوڕم هەر خیندەکە بەکە لەگدێ هەر ئەوە باش ئەرێ وەڵی مامۆژن چ بکەین مامۆژن چ خەبەرش خۆش پێیە چیان گوت چیان نەگوت پێم گوتن قسەم لەگەر کردن گوتم ئەوە دلێر کچەکی دیتیتەوە لە کولیای لەگەریتی بە تەماینە لە بۆی بینین ئەوان زۆریان پێخۆش بوو وەڵی ئەوەشتە چی گەلێک باشە ئادی کوڕم باپیریشت گوتی زێر عایدی من بیتە یعنی ئەوان ناڕزیان دەرنەبڕی لەو شتەی نا ئەو لە خۆت دەزانی مامیشت مارەکەت لە بۆ دادەنێتن ئەو جەبا چی دیکە زولێ داچی ئامینەی مەهالەمان پێ نەکاتن نەرێ هەموو ڕۆژێ دەرێ ئەرێ بابی نەهاتی تۆ و بابی ڕۆژتێ لێرانە نییە و ئەوە ماڵ حازرەوە هەموو شتیشمان حازر کردیە نا مامۆژن ئەوان ئەو قسەی ناکەن ئیشاڵە بە سوک سانای شتەکە پێک دێتن ئیشاڵە خێردار دەبی کوڕی خۆم مامۆژن برێ ئێستا مە بەتاقتانە دانیشتینە مامیشم لێرە نییە دەزانم ئێستا مام لێرە بی لێ ناگەرێت و یەک قسەی دۆم بکەی زۆر لە مێژە پرسیارێکم لە مێشتیدایە هەر دەمێ بپرسم مەجال نابیتن خێر بێ کوڕم برێ ئەتو ئەوی بم برێ لۆ نەرکم و مامەکانم ئەمنیان بەخێو نەکرد لۆ ئەمنیا هینا ئەنگۆ ئەمتان بەخێو کرد لۆ لەبەر چ کوڕم مامەکانت دەیانویست ئەتوو گەورەکەن و تۆڵەی بابت پێ بکەنەوە بەو کابرایە کە بە سیارەی لە بابتیدا دا پیریشت گوتی بی بەنەکنە خۆتان و با لە کنەنگۆ بیتن و با ئەو کشتن و کشتن کارێ بەو کوڕینەکەن ئەتی لۆ خۆت دەزانی ئەمەش و جاخ کۆر بووین و منداڵمان نەبوو ئەتومان وەچی کوڕی خۆمان گەورە کرد بەس کابرای کە لێیدا سایقەکە نەکەوتە دەستمان هەرات ڕۆیشت ئەرێ وەڵا باشە هەر کو هەرات بزر بوو ڕۆیشت هەر ئەو کاتی برێنکە کو ڕۆیشت و هەرات ئەمە نەماندیتەوە بەس خەرچی گوتیان باسییان کرد گوتیان پاش ماوەکی زۆر ئەو دەچی دەبتە ئەسکەر لە شەڕی عێراق و ئێران داکوژرێتن تۆڕێ بابتی لێ دەبیتەوە یعنی خوای گەورە انتقامی بابمی لێ وەرگرتەوە ئەدی کوڕم خوا حەقی کەس دەسەر کەس ناهێریتن ڕاستەکەی وێ سەمون تاوا بوو
أنا والله هموم داجي هموم توزع كرتي خوا خير بنوسيكتم خوش بي ئامینە جێ بگرە محەممەد هذا لە خۆتان لەگەر بابتان پێکوارن ئەوە دەیە بڕواتن السجن ده دەڵێ دەچمە ماڵی خزم و کەسم إيه والله زور باشا دەچین بابا بیخەرە جمعەی با ئەمنیش بێم بزانە داخۆم گوتم بابا ئەمیش دێم ڕاست خۆتی کوتان گوتی ئەمیش دێم بابا هیچ خۆت مشەوەش مەکە نە ئەتوو دەبم نە ئەویش دەبم ئەو جارەدا چتان دەبین هەمومان پێکەوە دەچین إيه لو بابا لو تأجيلي دەکەی با هەنکە بڕۆین کەچی منە ئەمن دەچمە ناو قەومەچی ئەمن دەترسێن بچمە ناو ئەو قەومەی ئاهو کڕووکاریان هەیە ئەگەر بێن داوات بکەن ئەمن سبرێن ها دوای ڕەزامەندی داکت و ڕەزامەندی خۆت هەمووی ڕەزامەندی منە قوربانی ئەو بابەی بم بابی خەڵکی کچی هەر نازانی بە مێردی دەدا قسەکەت تەواو بوو دەڵە هەستە بڕ دەستەکەت بخینە دێ کچم سێ مەکتەبە هەستە محەممەد کوڕمە چ بڕۆم وەلدێ بزانە دا نارێمە دوو قسەی لەکەم بابمان بکەین بینشی لەکن دانیشی هەر برۆسە ئیشێ برۆسە مۆلیدەی ئامینە بڕۆخ بخینە هەستە بڕۆ بابڕن ئێستا کوڕم داکتان لەنگۆ باشتر دەزانیم و مەعیدەکان لەمیش باشتر دەزانیم مەعیدەکە وانە وا ئێتەخەوە وەڵا کوڕمەوە تووڕە بوونی نایە ئەمە لۆنگۆمە لە هەستە هەستە دێ کچم باش ڕۆشتم خواحافز بابا دا خواحافزتان بەخێرچن خۆت لەگەڵ بابا ئەمنیش دەڕۆم بەس بابا ئەتوو بە منت گوت ڕەزامەندیە تو ڕەزامەندی ئەمنیشە کەواتە ئەگەر منیش شتێکم هەیە دەبی وعدەکەم دەیتێ کە ڕەزامەندی من ڕەزامەندی توش بی بەو چاوەی و بەو چاوە قوربانی دادە بڕۆ بەخێرچێ خێنە جوان کچم باشە تو پێم بڵێ ئەتوو بۆ فڕنی چێت گوت وەلی بێتێرە ئەدێگە هاتێرە گوتی کا سدیق دوای ئەم چ بە کچ کوڕەکەم بڵێم وەنارێ نا ئەو بەخۆی لەوێن دەرێ ڕا نەسیحەتی منی دەکرد هەتا ئێرە دەیگو ئەو قسەی نەکەی هەتا دەگەی ناو ماڵ منداڵی خۆت سەلامەت بی باشە ئەو مەسەلەی تۆ زانێت کە تو ناو سدیقا ئەدێگە حایمێ بر لە ناو خەڵکی بابا حەیامان لۆ دەبا ئەو کابرایە لە خەمی من شەو ڕۆژ خەوی لێ ناکەوی بەڵام ئەوە دیارە ئیشەکی ئێلۆی نەهاتێ باشە کاکە بڕۆ باشە بەس ئەگەر هاتیش پێی برێ دوو ڕۆژ دەڕوا و دێتەوە باشە بڕۆ بە نەعلەت بی نەعلەت لە گۆڕی شەیمەیدا و ئەو جەبابی شەیمە ئەو چوویتە حەقی ئەمن و تو ماینە ئەمن و تو دوعای بکەن خوای تەبارەک و تەعالا بە گەورەی خۆی دەرکەکمان لێ بکاتەوە دەنا حەیای دنیا و قیامەتمان دەچی باشە کاکە خوا حافیزت بی ئامانەتی خوا و پێغەمبەری بی دەبڕۆ بە خێرچی بەس لۆ بەختی خۆمەگریە والله كاك محمد در اوندا خوشه که خبری باقی دیگه بود سبيني سيزا نسخة من اللي أو جماعة كلشهم بالإسرائيل نعم كل بابا جواز اللي بنواز كابرا بكتكي ناو إسا هنزتي داكو خشي والله داكو خش كما رزان بزو داكو خشي للي قرم نتدارون باولو خوي اللي بكانوا فوقاني بيها بميني كوا ونقول سقولاني تلفون كاكا باشا معقولة ودور شباب مهاجتوا أم سبيني راس دست مزان تايو بقر بوكو يغير دبي ما ينشي راوستي زانت شدبي تسنابي سمع راس دكا فتاعش بزاني بقدر تاني كل فتاعي 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 لم كتتيانا أو من درو لبينا برجون وجاني كم لنا همتي رزقاركم بس ما ورفع زبا فتح بقت من ذا كل كيو نيما أجر بارسة بارسة تبا بقت من ذا سيقوى إيه فتاعي بمن بقدر بس إيه أجر أبدو أو زماني يدينا ده عيبة كاكا أنقول برو ليه درجة مكان الخوتان فيه زانه هجي عنوان الخوتان لو مبلير أمن رزقاري جديد أهو كاربا شاطة وكاربا الرئيس كاكا هستا لو اسمعني زوجي رابين وبابا لا تقوم بس سوا كاكا بس كاربا أول يوم جي vamos برنكاكا فەرموو ئەو نیوەشەوە جەنابێت تا ئێستا نهاتەوە یا ڕەبی خودایە کوا من مردیم منە دەست ئەو کوڕی دەبێ ئێستانە چێبی بەو نیوەشەوەی ئیحسان ئەرێ ئیحسان
ئەرێ ئەوە هاتم دنیات خراکرد ها چییە؟ ئەتۆ لە چێن دەری؟ ئەمە خۆگەمم نەدەکرد ئەم دەچم منەڕەکان دەبۆ ئەو تازە بۆخان ڕاگای دەکەم ناتوێنێتە برێ تەماشای سەعاتەکە ئەو سەعات چەندە تا ئێستا ئەمیر ئەفەندی ناوە لۆ شتە چ نوێیە هەموو ڕۆژێ حالی نییە ها؟ نازانم چ بکەم لەدەست ئەو کوڕی کچێ خۆی شیری هەتا پیری بەخۆی تەرک ناکەوە ئەوڵە تەرک ناکە کا فەرموو ئەوە لە سندا خواردنی هاتۆ بەلای لەنجا سێر دیسان سێدەرەداندانایە ستان دەیە جارە ئەو بەم لیشکانەوە ڕۆ لە چوبێ کۆمپانیە ها خوام لەو خوایە سبەینێ زوو هەر ناستی بچێ کۆمپانیا زانیم مەمنون کۆمپانیا لەسەر تا بۆکەلیمە ستکەت نایە پێ نایە خاتون ڕۆ من بشتێنە بڕۆ ئەدیێت جەنابە تەشریفت گای بابم گای بابم بڕۆ پاڵ دەڵۆ خۆت بڕۆ بنوو بڕۆ مرد بشتێنە بڕۆ خوارە کۆرە مرد کاتۆ خوارە کۆڕ ئەتۆ هەروی نەبی چی دایە ئەو هاتی ئەو کوڕم چ دایە لۆ لێرە نووسی لۆ لە کوێ ژۆرێ چاوەڕێی تومە کرد کوڕی من ئەدی بابە لە ژۆرەیە وەرە لێگەڕ وەرە کوبوو تۆ هازوو هاتیەوە وڵا دایە کارەبا ڕێیسی هاتەوە منش گوتم با بچمە مارێ سراحەتێکی کۆم مۆریدەش بژاندەوە باشە الحەمدولله ئەدی برسی نییە نانەکرد لۆ حازرکەم چاوت خۆش نانەکەم خوارد دێشتەکەم خوارد دێشتێک خەف لە بازارێ با چاکرد لۆ بینێ ناوڵە دایە بەس دایە ئەوڕۆ لە مۆریدەش هەر فکرمە کردەوە دەمگۆ زۆر دەرم خۆش بوو دەمگو بابەکی حازر و بازرمانەوە پێیا بوو وەڵڵاهی کوڕم ئەمیستەدم لە کاری خوا سوورمە وەڵڵاهی دایە هەندێک جاریش فکرەکەمەوە دەرێم باشە تۆ بێ وەزعمان خۆشتر نەبی بە هاتنەوەی بابم یعنی وەزعمان نەگۆڕێ بەس هێشتاش هەردوو دەرم دایە وەڵڵاهی مش پێم خۆشە لەلایەک بابت هاتەوە لەلایەک نازانم بەس وەڵڵاهی کوڕم دوو دڵ مەبە بابیشت پێویستی بە گەڕانێ هەیە دوایویش گوناحە ئەوە 22 ساڵ 23 ساڵێت لە زۆرەیە باشە لێگەڕێ بە حوریێت خۆی وەرگرت با بڕوات تەلەفۆنش نۆ حەسۆی کرد ئەو خۆی ڕژمە عەدەل تەلەفۆنی خەپاتە گوتم باشە گوتی وەتیمە دێمەوە ینی ئەو سادە بە هاتی باوە ئێستا جەگەدابی هەربێ خەبەرە لە شارەزای حەسۆینی لێگەڕێ دیارە مشکلەی پارۆش دوایوەچی پارۆ پێرار دوای حەسۆ کەنجیم پیاو بووە وچی لێرەش بوو کەنجی ئیشەکی باشی کردێ کوڕم هەلێگەڕێ هەلە بیری کەوازی نەکرد دەدا هەستا تو بڕۆ بنوو ئەمیش دەسم دەنم خەوم دێ زۆر مادی بوومە ڕۆ باشە تو بڕۆ شەو شات السلام عليكم. لا وسهلا كاك اسعد بخير بيت شوني باشي دانيشة بزار دانيشة زانم لو ساتيما دەڵێن بابی محەممەدی ئەسیر و لە ئێرانی هاتیتەوە تۆم بەسارەی خۆم چوومە دویان خێزانەکەی و کوڕەکەی و کچەکەی بردە ئەوەی گۆڕەپانی لەوێ حتا ئێرە هینایتمەوە وڵی خێریش باشت کردی ئێوەی ڕاست دەکەی بە زۆر لای خێر سەری ساحێبی دەخوا لەو زەمانەی پێویستی باش لۆ لەبەرچە کوورەکەچی خۆم ئەو تو سوانی کو لە بەرچە باشم کە تو لۆ ناسی لە دەکەی بدەی لۆ پارەکەی